قەڵای میرانی جاف و هۆنەرانی دڵساف. جوانڕۆ. یەکێک لە شارەکانی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە لە بناری چیاکانی شاهۆ و ماکوان و سەراوەن و بەنیگەز هەڵکەوتووە و زستانێکی توش و هاوینێکی سازگاری هەیە. جوانڕۆ لە ڕووی هەڵکەوتەی جوگرافیەوە لەسەر سنووری باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکوورەوە لەگەڵ پاوە و هەورامان، لە باشوورەوە لەگەڵ کرماشان و ناوچەی داڵەهۆ، لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ ڕوانسەر و لە ڕۆژاواوە لەگەڵ ناوچەی باوەجانی و لە باکووری ڕۆژاواشەوە لەگەڵ پارێزگای هەڵەبجە دراوسێ و هاوسنوورە. بەپێی دوایین سەرژمێری نزیکەی 52,000 کەسی تێدا نیشتەجێن. لە ئێران بە شێوەی فەرمی بە جوانڕۆ تۆمار کراوە و دەناسرێ، بەڵام دانیشتوانەکەی و خەڵکی ناوچەکە بە قەڵا یان بە قەڵای جوانڕۆ ناوی دەهێنن. جوانڕۆ لە سەردەمی دەسەڵاتی سەلجوقیەکانە، واتە ساڵی 1431 تا 1509 کە لەو سەردەما جوانڕۆ و هەروەها شتێک بە ناوی کرماشان بووەرە جۆرە کەزانین لە سەدەی شەشەما کاتێکەوە سەلجوقیەکان توانیان ئێران داگیر بکەن، سولتان سەنجەری سەلجوقی سلێمانشای برازای خۆی کردە حاکمی کوردستان. بۆ یەکەم جار وشەی کوردستان لە سەردەمی سولتان سەنجەری سەلجوقیەوە دەست پێەکە. دواتر هەر لەو سەردەما تقریبەن وای لێ هات کە ناوچەکانی کوردستان کران بە 16 ئیالەت یا وەلایەتەوە کە ئالان کە ئەم جوانڕۆی ئەمڕۆیە، بەهار و ئەلەشتەر و شارەزور و چەمچەماڵ و دەربەندی خاتون و مای دەشت و دەربەندی زەنگی و دینەوەر و قرمسین و چەند شوێنێکی تر ئەمانە لە کرماشان دابڕانوە لکێنران بە کوردستانەوە. دواتر هەروەها بەهۆی ئەوەی کە کوردستان لە نێوان دوو ئیمپراتوری گەورەی عوسمانی و سەفەویدا هەڵکەوتووە و هەمیشە ئەم ناوچەیە شوێنی پێکدادانی ئەم دوو هێزە ناوچەیە بووە، ئەوە بووە کە شوێنەکان بەپێی زەمەند گۆڕانیان بەسەردا هاتووە. ئەوە بووە کە ناوی جوانڕۆ لە کۆنا پێشتر ناوی ئالان بووە، وەروەها بەر لە ئالانی ناوگەلێکی تری وەکو کڵۆس و نەشکاش و کڵاش ئەمانە هەمویان هەڵگری ناوی جوانڕۆ بوون کە لە هەر سەردەم و قۆناغێکدا گۆڕانی بەسەردا هاتووە. ئەوەیە کە کۆنترین کتێبێک کە ئاماژە بە ناوی جوانڕۆ دەکا کتێوی نەزەت قولوبی حەمدوڵای مستەوفیە کە بە ئالان ناوی ئەوە. حەمدوڵای مستەوفی لێدا باسی ئەوە کە ئەڵێ دوای ئەوەی کە سلێمانشا بووە حاکمی کوردستان، سلێمانشای دواتر هەسا حاکمت گەلێکی تری ناوچەیی بۆ ناوچەکانی تری کوردستان وەکو سەقز و مەریوان کە سەدە میهرەبان بووە و کوردستان و یاسنە دیاریەکە و لەسەر پێشنیاری مریدوەیسی کەلهۆڕ کاورایەک بە ناوی سەفی خان سولتانی میرزیا ئەددینی ئەکا بە حاکمی جوانڕۆ. سەفی خان سولتانی میرزیا ئەددینی خۆی و کوڕێکی و کوڕەزایەکی ماوەی 173 ساڵ لە جوانڕۆدا حکوومەت دەکەن. یادگاری سمیدا وی وجد فایسا یا و سلامتی سمیدا مردمی جوان
مەڵبەندی جوانڕۆ بە درێژایی مێژوو شوێنی سەرهەڵدانی گەورە پیاوانێکی بەناوبانگ بووە، لەوانە وەکو مەلائیسای جوانڕۆیی، مامۆستای مەولەوی تاوگۆزی، مەڵکەی سەفیاوایی، میرزا ئەحمەدی کڵاشی، میرزا لوتفوڵڵا. یەکێکی تر لەو کەسایەتیە بەناوبانگانە کەیفی جوانڕۆییە. وەک ئاماژەم کرد، جوانڕۆ لە بواری فەرهەنگ و ئەدەبا خاوەنی مێژوویەکی کۆنە و کەسایەتی هەڵکەوتوو بەناوبانگی زۆری لێ. لە دەهەی شەستەکانی ئێراندا جوانڕۆ بوژاونەوەیەکی باشی بەخۆ بینی لە بواری تەئاترۆ، لە بواری مۆسیقاوە، ینی جموجوڵێک تێکەوت بۆ ئەوەی کە ببێتە دەستپێک بۆ ئەوەی لە داهاتوویدا خاوەنی تەئاتری باش بێ، خاوەنی مۆسیقای باش بێ، بەڵام بەداخەوە تووشی ڕکودێکی سەرسوڕهێنەر بوو لەو بوارەوە. من خۆم بە پێی تەمەنی خۆم زۆر منداڵ بووم، بەبیرم دێک کە گروی تەئاتر لەم شارەوە بوو، هەوڵدانێک بوو بۆ پێکهێنانی گروپی مۆسیقا. ئەمانە لە ئەو مەقتەعە ئیتر ڕاوەستا و کارێکی ئەوتۆی لێدە نەهات. یەکەم ئەنجومەنی ئەدەبی کە خاوەنی مجەوزی وەزارەتی ئێرشاد بێ ساڵی 1375 دانرا، ئەنجومەنی ئەدەبی خانای قوبادی کە جەلسەی هەفتەگی بوو لە بواری تەدریسی زمانی کوردیا، لە بواری شەعرە، لە بواری ئەدەبیاتە. خروجی ئەم ئەنجومەنانە و کاری گروهی لە ئەم وڵاتەوە چەند کەسێک شاعر و ئەدیب و ڕۆژنامەنووس و تەنانەت کەسی کوردی نووسی باشی ئاکادمیکی لێکەوتەوە. لە ناوچەی جوانڕۆ زۆرن ئەوانەی کە هەوادار و ئارەزوومەندی برەوپێدانی زمان و فەرهەنگ و ئەدەبی کوردین. لەو بوارەدا زۆر چالاکن. دامەزراندنی ژمارەیەکیانی ئەدەبی لە 3 دەی ڕابردوودا سەلمێنەری ئەوەیە کە جوانڕۆ شارێکی ئەکتیڤ و زیندووە و لایەنگرانی کولتوری کوردی بەردەوام بە پەرۆشەوە هەوڵی پێشخستنی فەرهەنگی کوردەواری دەدەن لە هەموو بوارەکاندا. لە ساڵی 60 ڕوونکردە کاری فەرهەنگی یەکم کارەکان کە دەستمان پێکردە شانۆگەری بوو لەگەڵ هێندە لە دۆستان کە ئەو کاتە گروی شانۆی بوو لە شاری جوانڕۆوە فعالیەتمانە کرد. توانیمان ئەنجومەنی ئەدەبی خانەی قوبادی لەسەر دەستی هێندێک لە دۆستان پێکەوە دامەردێنین، وەکو سەید باقری هاشمی، کاک عەبدوڵای جەمشیدی، کاک سابیری مرادی، کاک تاهیری ڕەمەزانی و ئەو دۆستانی ترم. دوای دروستبوونی ئەنجومەنی خانای قوبادی ئەنجومەنی مەولەوی کورد دروست بوو لە جوانڕۆ. دوای ئەنجومەنی مەولەوی کورد ئەنجومەنی یا مؤسسەی چراغی ئەندیشەیە چرای هزری جوانڕۆ دروست بوو و ئەنجومەنە لە ئەنجیۆ لێتر دروست بوو. ئەما بەڵام ئەم چەند ئەنجومەنە لە کاری لە بواری فەرهەنگی و ئەدەبیات لەم شارە فعالیەتەکەن، فعالیەتێکی باشیان بووە و تا ئیمڕۆ توانیانە پەرە بە دابوونەریت و فەرهەنگ و زمانی کوردەواری بوون. لە هەشتاکانە شار بێژم ئەواڵێلی هەشتا و کە کارەکانم زۆرتر لەسەر ئەدەبیاتی مناڵ و یەکم بەرهەم بەناوی بزەیکانی دادەرۆ یەکێ لە گرفتەکانی ئێمە ئەدەبیاتی مناڵە لە ڕۆژهەڵاتە کە کەمتر بایەخی پێدراوە. ئەدەبیاتی مناڵ لە ڕۆژهەڵاتە قورسایی خۆی هەست، چون ئەدەبیاتی مناڵ یەکێ لەو تەنیا ڕێیەکە کە مناڵی ئێمە لە ڕۆژهەڵاتە فێری زمانی دایکی ئەوێ لە ڕێ ئەدەبیاتی مناڵەوە. ئەوی ئەرکێکە لەسەر شانی ئەوانەی کە کاری ئەدەبیاتی مناڵەکەن. لەوە بۆ پاراستنی زوانی دایکی مەجبورن ئەم کارە بکەن.
کامەزرۆیی بۆ فێربوونی مۆسیقا لە جوانڕۆژ هاوشێوەی شارەکانی دیکە بەدی دەکرێ و بۆ تێکەڵبوون بە دنیای مۆسیقا و تێڕاوکردنی هەستی خوازیاران یانەی مۆسیقا بۆ فێرکاری دامەزراون و هەر ئارەزوومەندێک جا منداڵ بێ یا گەورە دەتوانێت بەشداری لە خولەکاندا بکا و وانەی مۆسیقی بخوێنێ. ئەمڕۆ کراسی عەرزی 115تان پێژم یادداشتی بکەن ئەوەڵ چوشی گەرەگەر. بۆ پەرەپێدانی پیشەدەستیەکان و دەستەبەرکردنی کار بۆ بژێوی ژیان لە شاری جوانڕۆ ژمارەیەک فێرگە و کارگە دامەزراون کە زۆر کەس بەشداریان تێدا دەکەن و سەرەڕای فێربوونی پیشەکان بژێویشی پێپەیدا دەکەن و لە کێشەی بێکاری ڕزگاریان دەبێت. مربی کلاسۆلی تەڕاحی و دوختی مانتودوزی پەردەدوزی لیباسۆلی کوردی ئەکسەرەن بۆ لیباسۆلی کوردی لێرە شرکت کنندەمان فرێست تعدادی کارآموزەکانمان لە توولی ساڵە ئەگەیتە 150 تا 200 نەفەر ئەلحەمدوللا گشتیشان ئەو نەخەیات کاری دەریچەکەن خۆشمان لێرە بجوز ئەوە کە هەم دەرسەدەین هەم تەدریسەکە ئەکەین لێرەژێ پرفروشترین مقداری لیباسۆلی کوردیمان هەست بۆ ئەترافیان لیباسۆلی کوردی و عنوانی و تەرحەلی مختلف عمدەی دوخ دەدەین و لە بازاڕیشمانە فرەوە فروش ئەڕوا مەخسوسن بۆ شەهرستانیان بۆ ئەترافیان چونکە ئێرا شەهرستانێکی مەرزیە لە لەحاظی لەوازمۆلی خەیاتی مەخسوسەن پارچەتێکی عێراق و بەزێتی لە کشوەرەکان مەرزبازەیە بازاڕچەکەیشمان مەرزیە ڕاحەت دەتوانین پارچەمان و قیمەتێکی فرە ئەرزان تەهیە بکەین. فێرگەی درومان و کڵاشچنین لەوانن کە ئێستا لە جوانڕۆ بە بەردەوامی چالاکیان هەیە و تەنانەت لە پیشە کۆنەکانی وەک کڵاشچنیندا داهێنان و تازەگەریان کردووە. کڵاش دروستکراوی هەورامانە و لەبەر دراوسێتی و تێکەڵاوی لە مێژینەی هەورامان و جوانڕۆ ئەم دەستکارە گەیشتۆتە لایەن و بووەتە پیشەی ئەوانیش. یەکی لە کارە جاڵب کە هێمە لە سەنای دەستی ئەنجاماندا کڵاشێکی ئەلان هێمە هەسمان کولەن وە قۆڵ معروف لە توولێکێ 1500 ساڵ قدمەتی هەست و یەک کڵاشێکە شاد بێژم کەوشێکە کە لە دنیا بێنەزیرە چرەکە کولەن کارە دەسە ئەوەڵەن دوومەن کەوشێکە واقعان تبیە کەوشێکە هیچ موقع پای ئینسان عەرەق ناکات خۆمان هاتین نەخێکێ بە قۆڵ معروف دروستمان کرد هێمە حتا لە لایەلایی ئەم نەخمانە کە دروستکە خۆمان ئەم نەخەت تەکتەکی لە ئەم شینمانە کولەن ڕەنگامیزی کرد بە هەر ڕەنگێکی خۆمان گەرەکمان بوو بعد ئەمانمانە خۆمان هاتین و ئەم دەستگامانە وە قۆڵ معروف شما کرێت تابداهینی یا دۆدانی ئەمەکە کارە تەشیەکە بۆ هێمە کارە وە قۆڵ معروف ئەو تەشیمانێکی ئەنجامدا بعد ئەزمە کە ئەم کارمان ئەنجامدا دیمان ئەمکانی هەست کە هێمە بتوانین تەغییراتی لە کارە کڵاش ئەنجام بێت کە ئێمە هاتین بە ئەم شناسنامەوە کە کڵاش تا ئیمڕۆ مختص کوردستاناتی وە هێمە بابین ڕەنگانێتر کڵاش دروستکەین ڕەنگە ڕەش ڕەنگە سەوز و هەتا بە قۆڵ معروف ڕەنگانی قرمز هێمە ئەم کارانە ئەنجام بین کە ئێمە هاتین ئەمە بنابێ خاستەیە خارج لە کوردستانات هەتا ئەوروپا و ئەمریکا و کشوەرە لێ هەتا ئاسیایی چوار ساڵەتەکی ئامۆزشگای مەولەوی و ئاغای ڕزایی هەمکاریەکەین کارمان ئاموزشی خانمگەلە لە نای شاری جوانڕۆوە دێهاتەکانی ئەترافی تقریبان یەک ساڵ و نیمێکیشە ئەم کاری ئەم کڵاشە ڕەنگیانمانە شروع کردگە لە سایە خواکاری ئەم کڵاشە ڕەنگێ کارێکی موفق و گە و تای سێچە هەر
هەر جواوی داگەسۆ چۆن کارێکە نەسڵی جوان قبولیانە تا ئیسە هەر سفیدوگە ئیسە لە ڕنگانی مختلف لێمانداگە. جوانی سروشتی جوانڕۆ بە تایبەتی لە بەهاراندا و هەبوونی بازاڕێک بە ناوی بازاڕی سنووری کە لە ڕێگای هەرێمی کوردستانەوە شتومەکی بۆ دەچێ هۆکارێکە بۆ ئەوەی گەشتیارێکی زۆرتر ڕووی تێبکەن. شاری جوانڕۆ یەکێ لە شارێلی مەرزی مهمی ئێرانە کە تەکی عێراقا مەرزی مشتەرەکی هەست بەرەو ئەساسە کە مردمی سولەیمانیەی عێراق کوردن و مردمی ئەم شارە کوردن ارتباطێکی خاصیان هەزووەیەکەوە ارتباطێکی تجاری ئەوە موقعیتێکی ئستراتیژی مهمی داوە جوانڕۆ. جوانڕۆ شارێکی دیدەنی خۆشە و مێماننەوازەوە لە خزمەتی مردموەلی شارستانی هاینە خزمەتیانە بێن بۆ ئێرانە هەم خەرید بکەن هەم دیدەن بکەن هەم هاینە خزمەتیانە. وڵا جوانڕۆ تەبیعەتی ئەو هەوایی خۆشە و بەهاران بیشتر خۆشە و سەرسەوزە و یەکێک لە شوێنە گرنگ و گەشتیاریەکانی ناوچەی جوانڕۆ ئەشکەوتی مێژووی قوڕی قەڵایە کە ساڵانە دەیان و بگرە هەزاران کەس بە مەبەستی گەشت و گوزار سەردانی ئەم ئەشکەوتە سەیر و سەرنجڕاکێشە دەکەن. قوڕی قەڵا کە دەرەمەڕانیشی پێدەوترێ لە مێژ ساڵە جگەلەوەی بۆتە سەیرانگای خەڵک شوێنی پشودانی ڕێبواران و مسافرانە، بەڵام لە دوای کرانەوەی ئەم ئەشکەوتە و کردنەوەی ڕێگایەک بۆ ئەوەی هاتوچۆ پێیدا ئاسان بێ قەرەباڵغی زیاتری تێکەوتووە و بۆتە سەنتەرێکی گەشتیاری. غاری قوڕەقەڵاس گەورەترین غاری ئاوی ئاسیاس. قوڕەقەڵا وە زوانی کوردی معنیەکەی ئەوەسە قەڵایەکی قوڕی لە بانی دیهاتەکە بووە، معنی قوڕی قەلعە نادا، قەلعەی گلی بووە بعدەن وتیانە پێی قوڕی قەلعە. مردمی دیهاتی قوڕەقەڵا 200-300 ساڵ لەمەو پێش هاتوونە ناو غارەکە تا 500 متری شناسایان کردووە. ورودی غاری قوڕەقەڵا بۆ جۆرە نەبووە، دەمی ئەو ئەشکەوتە بەسرا و یەک نەفەر بە زۆرە هاتە ناو. خەڵکی دیهاتی قوڕەقەڵا خۆیان 200-300 ساڵ لەمەوە پێش تا 500 متریەکەی کە چوون لەو ئاوە بۆ خواردنەوە ئەستفادەیان کردووە. سەرچاوەی ئاوەکەی ئابشاری لێیە 2600 متری ئەم ئەشکەوتە 4 دانە ئابشاری لێ، یەکیان 12 متر بەرزە. لە ورودی ئەشکەوتی قوڕەقەڵا ئاڵتونیان پێیا کرد، کاسە دەوری سکە نی دەورانی ساسانیەکان بوو. لە 400 متری ئەشکەوتەکە کە لەی سەرێکی ئینسانیان پێیا کرد نی 6000 ساڵ لەمەوە پێشوو. ئەمانیانە برووە مۆزەی میراتفەرهەنگی کرماشان. درێژی غارەکە ساڵی 1368 هجری شەمسی تەوەسوتی هەیەتی غارنەوەردی وسانی کرماشان 48 ساعت توولی کێشاوە 3140 متر لەم ئەشکەوتیانە شناسایی کرد. درێژی ئەشکەوتەکە 3140 مترە، توولی حەجمیچیان گرووە 13000 متری مکعب. بەو خاترە لە ساڵی 1372 ئەشکەوتی قوڕەقەڵا گەورەترین ئەشکەوتی ئاسیا معرفی بوو. دەردی کەژاڵگیان دەردەدا ئێرانەنی گیان زاممی وەگێ زامی دەنیل تواگە سەیما ئێرانەنی گیانی کەژان و کێوان دەلیل خوادایان لێ
نریکه گیان گلاوان لەم ناوچەیەدا بەهۆی زۆری ئاو لە هەندێک جێگا حەوزی ماسی دانراون. جگە لە خودی جوانڕۆ ماسی هەناردەی شارەکانی دیکەش دەکرێت. یەکێک لەو شوێنانە گوندی سپێوەرە. ئەم ناوچەیە لە هەموو وەرزەکانی ساڵدا بە تایبەت لە بەهار و هاوین سەیرانگای خەڵکی دوور و نزیکە چونکە سروشتێکی جوانی هەیە. لەلایەکی دیکەش لێرە بە نرخێکی گونجاو ماسی بە خەڵک دەفرۆشرێ. خاک بمیرازیه جا فلکته تو بخت گزل یعنی کینه دای هۆزی جاف خاوەنی یەکێک لە ڕەسەنترین میلۆدیە کوردیەکانن کە ئەویش هۆرەی جافیە و پێشینەیەکی دوور و درێژ و پڕڕەمز و ڕازی هەیە. بەڵام هەروەک چۆن لە پیشەکاندا دەستکاری هەورامان گەیشتۆتە ئەوێ لە مۆسیقاشدا سیاچەمانی هەورامی لەوێ دەنجی داوەتەوە و هۆگری بۆ ئەم ئاوازە کوردیە ڕەسەنە لای جوانڕۆییەکان یەکجار زۆرە. من جان بەخشی خەفووری ئەسڵ خەڵکی نەوسووم 43 ساڵەوام لە جوانڕۆ. ئەمرم 79 ساڵێ 6 ساڵی چە گۆرانی ێژم. گۆرانی هەورامی چەپڵێ سیاوچەمانێ بەزمی خاو حتا مەقامی جەزانم. گۆزەلێ شاموئێنێ گۆ عەزەکەنێنی ئەی گۆزەلێ شاموئێنێ گۆ چەند ڕەفیقێکم بوو نیسە نەماگن ئەوانە قەدیمین. لە ئەم 6 ساڵە گۆرانی موتکە ئەوانە نەماگن. ئەم ڕەفیقانی تازە عەیدەیەک وەکو عوسمان وەکو حەماسین وەکو فەتحوڵا وەکو جەمیل ئەمانێ گۆرانی موتکە تەکیانە و بەر لەوانیش من گۆرانی وێژووم. حەماسینی لێوە دەرکە. حەماسین قەدیمترە. تەقریبەن 3 ساڵێک نەفەستەنگیەکم تووش هاتکە هەیە. ئیترەوە بۆنەی جەنابتانەوە هەر ئەتوانم شتێ بێژم. Baba,